بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەلایەن خۆم و هاوڕێیانی هاوکارم گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بێت. ئازیزان و خۆشەویستان، هاتوونیتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکە لە زنجیرە بەرنامەکانی ژیانەوە. کاریگەریەکانی شەڕ هەموو ئەندامانی کۆمەلگایەک دەگرێتەوە. شەڕ بابەتێکە کە کاریگەری لەسەر ژیانی کۆمەلگا هەیە و مرۆڤ لە ڕووی کۆمەڵایەتی، دەرونی، ئابووری و چەندین لایەنی دیکەوە ڕوبەڕوو دەبێتەوە. لە هەلومەرجێکدا کە شەڕ تەنیا ماڵوێرانی بەدوای خۆی دادەهێنێت، بنەماڵەی ئەو کەسانەی کە لە شەڕدا بریندار دەبن یان دەکوژرێن، دوای شەڕیش ناتوانن لەگەڵ کاریگەریەکانی شەڕ ڕوبەڕوو ببنەوە. دەستدرێژی خوێنراوی چینە دەسەڵاتدارەکانی ئیسرائیل بۆ سەر گەلی فلستین کە ساڵانێکە بەردەوامە نمونەیەکی ڕوونی ئەم دۆخەیە. پرۆسەی ڕاستڕەوەکان، لایەنگەری ڕۆژاوایەکان و شەڕخوازەکان پێیان وایە جگەل لە شەڕ یان دەستێوەردانی سەربازی، دەرەکی و گۆڕانکاری لەسەرەوە هیچ ڕێگە چارەیەک بۆ کۆتایی هێنان بە ڕژیمە ستەمکارەکان وەک ڕژیمی تاوانکاری کۆماری ئیسلامی لە ئارادا نییە. بەڵام ئەزمونە مێژوویەکانی عێراق و ئەفغانستان و لیبیا و سۆماڵی و شوێنەکانی دیکە ئەوە دەردەخەن کە ئەم ڕەوتە تەنیا دەبێتە هۆی کاولکاری و هەژاری زیاتر و قەیرانی تونتر. لاوە بارودۆخێکدایەکە بزوتنەوە دژە شەڕەکان وەک دەنگی ناڕزایەتی بەرامبەر بە تونند و تێژی و نادات پەروەری سیستەماتیکی سەر هەڵدەدەن. بەم بۆنەوە داوامان کردووە لە هاوڕێکاوای گوڵ محەممەدی بێت و لە ئستدیۆ وڵامی چەند پرسیارمان باتەوە لەسەر بابەتی شەڕ و کاریگەریە دەرونیەکانی لەسەر چینە جیاوازەکانی کۆمەلگا. هاوڕێکاوە زۆر بەخێر بێن. زۆر سپاس کاک بێرۆزیان. بەخێر بن سەرچاو. سەرەتا دەمانەوێت ئەومان بۆ باسکەیت بزانین بۆچی کۆماری ئیسلامی لە ناوچەکە دەیەوێت شەڕ بفرۆشێت، لەسەر چییە؟ سڵاو ڕێزم هەیە بۆ بینانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەروە بۆی وە کاک بێرۆزیان. هەروەکە خۆتان ئاگادارن ڕژیمی ئیسلامی ئەمە ئەوەڵجار نییە کە لە مەنتەقا شەڕە فرۆشێ. بە دوای هاتنە سەرکاری لە 1970 یا 1950 خۆمان بە دوای سەرکوتی خوێناوی چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگای خۆمان ساڵی 59 شەڕی لەگەڵ عێراقە دەست پێ کرد. ئەنێ ئەوە سەرەتای فکریەت و یا ئیدۆلۆژی جمهوری ئیسلامی بوو لە مەنتەقا. دووسێ هەدەفیە ڕژیم ئیسلامی لە شەڕە. خۆ ئەگەر بگەڕینەوە هەر بۆ تاریخ چاولێکین بۆەوەی کە بتوانێت جامعەی ئێران کۆنتترۆلکەوە بتوانێت قودرەت خۆی لە جامعە دابکوتێ هەمێخەکان خۆی دابکوتێ، مەجبوور و دەستی بۆ شەڕ برد و هەر لەو کەشمەکەشمە دابوو کە دەیان هەزار ئینسانی مبارز و ئازادی خوازی لە ئێرانە سەرکوب کرد لە شرایەتێکا بوو کە لەژێر فەزای جەنگیە دەستی بۆ ئەنواوە قسام قەتڵعام بن لە جامعە، ئەنواوە سەرکوبیان وا قسام جۆنبەش برد. دانشگاکانی پاکسازی کرد، معلمانی پاکسازی کرد، ئەحزابی مەمنوعکە ڕۆزنامەکانی داخست. خلاصە ئەوەی کە جەنایەت نەما جمهوری ئیسلامی بەر عەلەی خەڵکی ئێران بەر لەوەی کە شەڕەکە دەست پێکا ئەنجامی داوە. بۆی کە بتوانێت باشترە مەرحەلە تێپەڕکە بە قەوڵی خۆیان گەرەکان و ئیدۆلۆژی ئیسلامی سادرکەن خاوەرمیانە بوونە ژێر ڕەکیفی فکریەت و ئیدۆلۆژی ئیسلامی خۆیان کەشی هەست. بۆنەوە شەڕی لەگەڵ عێراقا دەست پێکرد کە 59 دەستی پێکرد تا ئەواخری 67 نزیک بە 80 ساڵ جمهوری ئیسلامی لە ململانێ و شەڕێکی زۆر قورس و خوێناویە بوو لەگەڵ ڕژیمی بەحسی عێراقا. لەم فەزا بوو کە جمهوری ئیسلامی دەیان هەزار ئینسانی لە زندانەکانی ئەعدام کرد. خۆ بەشێکی ئەوەسە جمهوری ئیسلامی گەرێکە شەڕ لە خۆی دوور خاتە و یانە هەدەفەکەی ئەوەسە هەمیشە گەرێکی خاکڕێزل مختلفی بێ بۆ ئەوەی کە شرایط جامە کۆنتترۆلکە تا جێگەی کە بە شەڕ ئێران و عێراق هەڵەگەڕیاوە مەجبور بوون نهایەتەن ملکەچکە بۆ ڕژیمی عێراق و قەراردادی سازمانی ملل کە لەو کاتە جمهوری ئیسلامی عێراقیان مەجبور کرد کە سۆڵحکەن
بە دوای ئەوەدا ڕژیمی جمهوری ئیسلامی تا بە ئێستا خۆت بە باشی ئاگاداری کە یەکێ لە کێشە ئەسڵیەکان منتەقە بووە، یعنی مدام لە ململانەیە بوو لە منتەقە و مدام دەخاڵەتی مستەقیمی لە کشوەرە لە حوزەی دەوروبەر خۆیان بووە. ئێستا عێراق چاو لێ بکە لە دوای حملەی ئەمریکا بۆ عێراق، جمهوری ئیسلامی تا ئێستا لە عێراقە دەستێکی باڵای هەیە، یعنی کۆنتڕۆڵی ئەوزای عێراق نسبەتەن ها بەدەستەوە، یان ناژم کامڵ، بەڵام نسبەتەن تەسیر گوزارە لە هەموو هینەکانیە. لە سووریا چاو لێ بکە، لە لۆبنانە چاو لێ بکە. ئەوە سووریا زە وازە هاوردی سەر خەڵکی مبارزی سووریا. یعنی مەبەستم چییە؟ مەبەست مۆزە جمهوری ئیسلامی ئەم شرایەتە بە بەقای خۆزانێ، یعنی بحران لە منتەقا بێ بە بەقای خۆزانێ. هەر کات لە جامعەی ئێرانە قەرار بووە خیزشێن قلابێ بەرامەدێکی توودەی دەست پێکە چاولێکە فەورەن تەواو ڕسانەکان ڕژیمی ئیسلامی لە ڕۆژنامە و لە تەلەڤیزیۆن و لە ماهوارەکانیەوە دەستیان بەوە کردەکە جامعە بترسن کە گەرەکتانە وەکو سووریە پێبێ، گەرەکتانە وەکو عێراقی پێبێ، گەرەکتانە داعش سەر هەڵباتەوە، گەرەکتانە وەکو لۆبنانی پێبێ. یعنی ئەمە بەشە لە ئەستراتیژیەکەی جمهوری ئیسلامیە، یعنی شەڕ لە منتەقا ڕەونەق بووە بۆ ئەو، بۆ مانەوەی ئەوە، بۆ هەدەفی ئەوە مدام بۆ ئیجادی ڕۆ بوو وحشە لە جامعەی خۆمانە پێی خۆش بوو دەوروبەرەکەی لە شەڕ و کێشمە کێش مابن. ئەمە لە 2 ساڵ گوزەشتێک کە جنبشی ژینە دەستی پێکرد، ئەوەی نیشان دایتر کە جمهوری ئیسلامی بەشێکی عومدەی خەڵکی ئێرانی بەوە ئەترسان. جا بۆ مەنافعیکی ها لەم وەسەدا، مەنافعی اقتصادی، مەنافعی سیاسی ها لەم وەسەدا. یعنی قاعدەتەن ئەو پێی وایە بەم شێوە ململانەیەکە لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل و وڵاتە عەرەبیە لە خاوەرمیانە. بەڵام خۆ تا حەدێ توانیە مەسەڵەن وەقەولی خۆیان جبهەیە دروستکا بەناو مەحوەری مقاومەت. بەڵام مەحوەری مقاومەتیژە چون پوشاڵیە، چون پۆڵیە، یعنی لەسەر ئەکسەرێت خەڵکی عەرەب مخالفی ئەم تیپنە لە دەوروبەریانە دەوامێکی وای نەهاوردە بوو، یعنی کاربردێکی ئاوا استراتیژی نەبووە بۆ جمهوری ئیسلامی. شاید توانێت ئەنتەقینەوە بکەن و فجارێ خەنە ڕێگە مەرکەزێ بشوێن یا حەمڵێ بکەنە شوێنێ. بەڵام لە تەریقەم نیروە نیابەتێلیەوە ئەو تەوەجه بکەی ئەو زای خاوەرمیانەی تۆزێ بۆ غڕان چکراوە حوسیەکانی لەولاوە، ینی یەمەنی ئاماڵەن کرد دوو بەشەوە، بەشێکی حوسیەکان و بەشێکی حکوومەتی ڕسمی کە لەسەر کارە. ئەوە مدەتێ لە وڵاتن ترا لە هەر وڵاتێکە زانیتی تۆزە شیعە هەست تۆ لێنە سەرمایە گوزاری کرد. جەمە بوون ئەم دوو استراتژیە جمهوری ئیسلامی لە پێشی گرێ بۆ ئەوەی ئەوزا خاوەرمیانە یا ئەوزای دەوروبەرەکەی کولەن لە حاڵەت بشێوکا بێ وەکە ناوخۆ تەزمینکە، وەکە ناوخۆ تەزمینکەن، یانێ عمدەتەن بۆ وەسەکە ڕاحەتتر بتوانێت فەزای جامە فەزایەکی ئەمنیەتی کە فەزایەکی جەنگی دروستکە ناو جامە بۆ سەرکۆبی جنبشەکان، بۆ سەرکۆبی فکرێتە لە ئازادی خوازانە، بۆ سەرکوبی ژنان، بۆ سەرکوبی ئەنواع ئەقسام جنبشکە لە جامە لە حالی حەزرە حالە حاڵ ڕۆژداوە جمهوری ئیسلامی بەزەلالەتەوە. جمهوری ئیسلامی لە شەڕ لە خاوەرمیان ناترسێ، ئەو لە شەڕێکە کە عمدەتەن لە ناو جامە هەسی لەگەڵ خەڵکی کرێکار و زەحمەتیان لەم دوو بەشە جمهوری ئیسلامی حالە حاڵ شەڕێکی عەزیمەوە بوونەوە فکرێتی ڕژیمی ئیسلامیەکە خاوەرمیانەی کێشا بە ئاشوبە. زۆر سپاس کاکەوەگەن بە باشی ئاماژەتان پێکرد، وتان هێرشی ئەمریکا بۆ سەر عێراق و هەروەها شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق. لە ئاکامی ئەم شەڕە چەت چین و توێژێک لە خەڵک زۆرتر تووشی کێشە دەبن، تووشی داماوی دەبن، ئەوەی یعنی ئەکەونە زیان دەبینن، ئەوەی تر ئەکەونە پەراوێزەوە. خب لە واقع شەڕ بۆ هەموو چین و توێژێ زەرەر خۆی هەیە، تەنیا بۆ چینێک کە زەرەرێکیان زۆر جددی نییە باڵەدەستەکان یا ئەوانەی کە هانە دەمو دەستگا لە حکوومەتی یا سەردەمداری وڵاتەکەن، تەنیا بۆ ئەوانە زەرەرێکیان شانی چۆن ئەوانە لەحزە ئیمکانی هەست شەڕێ پێش بێت، ئەوان بتوان جێگای ئەمنیان هەست، پەنای ئەمنیان هەست، ئیمکانات و چ وەسیعە لە اختیاریانە ئەنواع قسەم شتا لە اختیارن کە ئەمانەتوان زۆرتر استفادەی لێ بکەن، بۆ بۆنەوەمانە زەربێکیان چنانی لە فەزای شەڕا نابینن. ئەوەی کە ئەمێنێتەوە ئەکسەرێت جامە فەقیر و هەژارەکان
کۆمەڵگایەکە چین تۆری ئەسلیەکەی کرێکاوی زەحمەت کێش شکڵی پێدا ئەمانە زەربەی ئەسلیەکە هەقۆن ژنان زەربەی ئەسلیەکە هەقۆن مناڵان زەربەی ئەسلیەکە هەقۆن یانە ئەگەر تۆ تەوەجو بکەی الان هەر لە نمونەی عێراق پاڵدەستخۆمان چاو لێ بکرد لە عێراقا کێ زەربەی خوارێ ئەکسەرێ مناڵان ئەکسەرە ژنان زەربەیان خوارێ لە هەموو ئەلان تۆ چاو لە شەڕی ئۆکراین بکە لە شەڕی ئۆکراینە لە حدودەن 2022 دەکە دەستی پێگرێت ئێستا 28مین مام خۆی تێپەڕ ئەکا 280,000 نەفەر کوژراوە 280,000 نەفەر ئینسانی بێدفاع کوژراوە کە ئاوارە بوون و ئەوە حداقل ئاوارەکانی هین نییە دەستمەوە یانە ئامارە کافیەکەی بەڵام بەپەی داتەکانە وێژن کە نزیک 280,000 ئینسان تیا چوە لە 2 ساڵی گوزەشتۆ لە چاو لێکە بزە ئامارەکەی چییە؟ ئەمانە قوربانی دێزە سیستمە جا بۆنەوە شەڕ فقط زەربەکە لە ئینسانەکان ناگەنێ هەزار نوع ماڵوێرانی پێشەوە بۆ جامەکە یەواش تۆ مەرحەلە بە مەرحەلە ئاسەوارەکەی بینتەوە ئێستاش عێراق دوای 23 ساڵ هێشتا نەچوە عێراقەکەی جاران یانێ شرایەتی وا فراهم بووە لە عێراقا هەر کەسێک هەڵەستی و ئەسلحەی هەگرێت دەست و کەسێکە کوژێت یانێ ئاوا وەزعیەتی دروستەکەن بۆ جامە یانێ تەوەجو بکە فشار لەسەر ژنان فشار لەسەر کرێکاران فاقر نەداری ئەنوا ئەقسام موسیبەتە اجتماعی نابودی کامل محیطی زیست نابودی کامل سەرچاوە ئاویەکان ئەنوا ئەقسام دەستدرێژیل بە ئینسانەکان کە لە محیتل جەنگیە بە تایبەت حکوومەتەکان ئەنوا ئەقسام ئەعدام سەرخودانە لە ڕێی قین و تووڕێی و ئەنوا ئەقسام شەڕگەل عەشیرەیی کە دەستی پێکرا و ئەنوا ئەقسام جرم و جەنایەتگەل کە شەڕ یانێ دەستکەوتی شەڕ لە واقع بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێش تۆ ئەبینێتەوە یانێ تەنها شەڕێکە ئەتوانێ یانێ تۆ بێژی لە واقع لە بەرامبەر حکوومەتەکانە و باش پێ شەڕی خەڵکە لەگەڵ حکوومەتەکان بەڵام لە واقع ئەمە شەڕی حکوومەتەکانە لەگەڵ خەڵکە هەر شماڵی ئافریقا چاو لێ بکە چون کێشیان بخوێنە جنبشهای مەدەنی ئازادی خواز 2002 کە دەستی پێکرد هەموویان ئازادی خواز و بەرابەری تەڵەب بوو محوەری ئەسلی بەحسەکانیان دژی تەبعیز بوون دژی نابەرابەری بوون دژی زوڵم و زۆر لەسەر ژنان بوون دژی ئیعدام بوون دژی ئەنوا و ئەقسام فەکریەتی چەپ لە شماڵی ئافریقا سەری دەراوردی و بە مەحزی ئەوەی کە زانیان ڕەوەندێکی چەپ و ڕادیکاڵ و یانێ ئەتوانێ ئەم ڕەوەندە کلی مەندەقەکە بگرێتەوە لە ڕێیا کێشیان خۆیان هەموو جەریانگەل ئیسلامی و تۆندرە و ارتجاعیان خاوەنمیانە دروست کرد بۆەوەی کە بتوانن کۆنتترۆڵی موازەکەن و ئەو شەرگانە دروستکە کە ئێستاش دوای 15 ساڵ هێشتا بەردەوام و ئێمە بینم نمونەی ئەفغانستان چاو لێ بکە ئەو ئەفغانستان شەڕێکەکە ئەوش 2001 کە ئەمریکا حملەی پێکرد بە بەهانەی جۆرە و جۆرە و چاو لێکە بزاوازەکەی چۆنە نەخۆشین باوجی خۆی گەیشت و حکوومەتی ارتجاعی و جەنایەتکار و قاتڵ و خوێن ڕێژ وەکو تاڵەبان بەدەست یانە دەستکردی خۆیان هاوردیان سەر ئەفغانستانە دایانیا ئەوە چاو لەو هەموو جرم و جەنایەتە بکە هەر ڕۆژی شتێ مەمنوعەکە ئاخرین مەوزوعی ڕژیمی جەنایەتکاری تاڵەبان عەکسکردن لە مەوجوداتی زیندە مەمنوعە تا حەدە عەسری حەجەر و قڕونی وستایش وا نەبووە نابوو شەڕ هەزار بەدبەختی بەسەر خەڵکی کرێکار و زەحمەتکێشی خاوەرمیانە هاوردە و خودی خەڵکی ئێرانیش یانێ قوربانی ئەم وازە بوون کە جمهوری ئیسلامی دوای 35 ساڵ خاتمی شەڕ و ئێران و عێراقیشدا ئاسەوارەکەی تۆ بینیت و سەدها هەزار ئینسانی فەلەج هە لە جامعەکە تا هێشتا هێنە و شەڕنەکە ئەنوا قسە مشکڵاتی ئەمە پێشەتی زۆر باشە کاکەوە ببین و ئەمە بازم سەر ئەوەی کە شەڕی ئێران و عێراق کاتێ دەستی پێکرد هەم لەلایەن دەوڵەتی کۆماری ئیسلامی و هەم لەلایەن دەوڵەتی بەعسەوە زۆربەی لە شارە مەرزنشینەکان بوو بە کێڵگەی نی ئەمە شتێکە هەموو یعنی زۆر جار لە ڕووداوەکانە دەویسین لە هەواڵەکانە دەویسین کە شوانێکی داماوی زەحمەتکێش چوەتە ملمینا و پایکی لە دەستاکە لە ئاکامی ئەم ماڵوێرانیە ئەم گیان لە دەستانە ئەم قوربانی بوونە بنەماڵەکان لە ئەسڵا هەر گیا لە مین لە ئاکامی ئەم نەقسی ئۆزوە بێژین بنەماڵەکان تووشی چە کێشالێک دەبن وڵا کاک بەرزگانەوەی مەسلەیەکی مهمە و مەسلەی من مەسلەیەکی جەهانیە
ئەن چاو لێ بکە بەپەی قسە و بەحسێکە هەیە 230 ملیۆن لە زەویە دنیای من ڕێژ کراوە 230 ملیۆن تا ئەو حەدەی قسە و بەحس هەیە لە خودی ئێرانە 23 ملیۆن مین هەیە ئەنە هێشتا دوای شەڕی ئێران و عێراق 23 ملیۆن مین هێشتا ها لە زەوی هەڵنەگیراوە بە قسەی خودی ئەوانەی کە لە بەحسی اقتصادیە لە ڕابطە لەگەڵ میناکارەکە نێژن یەک دانە مین زدە نەفەردا تۆزێک گەورەتر لەوە زدە تەجەموعات $1.5 تا $3 دروستەکریە بەڵام هەڵگردنەکەی $100 هەزینەیە هەڵی بگریتەوە هەم بزا تا ئەو تەفاوەتی هەزینە چەندە فرست بەڵێ حکوومەتەکان یا وڵاتەکان کاتێ ئەوێتە شەرگان بە ملیۆنها مین ئاڕژێنن و دوایش پاکسازی ناکەن ئەمە بۆسە بەشێک کێشە عومدەی دنیا پرسیارەکە ئەوەیە بۆ پاکسازی ناکەنەوە خب دوو هەدەفی یەکێکی هەدەفێکی بەشێکی مەسەلەی اقتصادیە بەشێکی مەسەلەی مهندسیەکەیە کە دەورەی شەڕ خب ئێستا چاو لێ بکە بەپەی نەخشە و پاگراوەندێک کە دەوڵەتەکانێکن بینەڕژێن وەلێ بەداخەوە لە شەڕەکانە هیچ ئوسوڵ و هیچ قاعدەیەک نییە بۆ مین هیچ ئوسوڵ و هیچ قاعدەیە نییە بۆ بۆنەوە ئەکسرێت مینەکان کە ئەڕژن دوای ئەم کەسانی یا تیاچن یا تبقی مهندسی شده لە مەرزەکان نەواری مەرزیەکان یا مەناتقەلێکە احتمالی حمڵە و خەلەی دشمن هەیە لەو بابەتۆ لێرم یانە تبقی نەخشەی نەکراوە فەلەی ڕژانیانە هەنێ قەڵخمان ئەی بەشێنن بۆ بوونەوە هەڵگرتنی ئەمانشت یانێ ئاسانیەکەی بۆ نییە بۆ ئەوەی کە دوایی ئەنوا وەختام کێشە پێشتێ بۆم فەرماندەرە یان متەخەسسێ لە کەمینەکان ئەڕژن و دوایی بەم ئاسانیە پەیدا ناوێت تغییرات ئەقلیمی بۆ سەبعەسەوە کە ملیۆنها مین جێبەجێ بێت بەخۆ فەقط مەسەلەکەەوە نییە هەموو وڵاتەکانیش قەراردادی ئاتاوایان ئەمزا کردە یانێ منعی مین لە 1970 سازمانی ملل ئەم بڕیاریەدا کە وڵاتەکان ملزەم بن یا متعهد من لە بەرامبەر ئەوەی کە بۆیان ئیمکان پەزیرە مین نابێ داڕن یانێ بچێنن یا مین بوەشێن لە مەناتقل جگە بەڵام بەداخەوە هیچ وڵاتێ ئەوە ئین ناکە هەر ئێستا دوو وڵاتی خەتەرناکی خاوەرمیانە دانیکان ئەفغانستان دانیکان ئێران جمهوری ئیسلامی هێشتا دەستی بۆ پاکسازی ملیۆنها مین لە مەناتقل دەورەیەکە شەڕێکیا بۆ نەبردێ بۆ بۆنەوە ئەگەر چاو لێ بکەی ساڵانە 20 تا 25 هزار نەفر قوربانی مینە ملیۆنها نەفری لە دەورەی خۆیان لە سەرتاسەری دنیا قوربانی مین بۆ ئێستا ئەم کەسانە لە هیچ دەوڵەتەکان پشتیبانیان لێناکە هیچکن نەقسی عوزو بوون هیچ ئەنوا قسان موسیبەتگەل جۆر و جۆری جسمیان بۆ پێش هاتگە ئەنوا قسان نەخۆشییان ڕەوانی چەند یان لە عەمەڵان ویلچرنشین بوون خانەوادەیەکیان پێوە پێچاوە نانە خانەوادی عەمەڵن پێچاون بۆ کەسەوە لە مەناتقل مەرزیان و بەڵێ مەناتقل مەرزی عومدەتەن من ڕێژن و بەداخەوە چون هیچ نەقشەوە هیچ تەرحێکیش نییە کە دەوڵەتەکان بزان لەکوێ وەشیا لەکوێنەوەشیا لەکوێ هەیە لە کوێندیە و ئەو کەسانەکە ئەمەیانە کردیە نەماون یا تیاچوون یا کوژراون فرەتر بووە خەتەرێکی جددی بۆ دنیا لە حاڵ حەزرە و هەر ئێستا ئاخرین مصاحبەی زلنسکی چاو لێ بکە هشدارە دەوێت کولی ئوکراین بۆ زەمین ئەنە ئەوە فاجعە زیاتر بۆ دنیا کولی ئوکراین بۆ زەمین ئەڵێت یانێ ئەوەندە هێشتا دوای 1955 کەەوە بەرەو لە شەڕی وێتنام دەستی پێکەی تا ئێستا هێشتا وێتنام ساڵانە 100,000 کوشتە داین ئەنە ئەوەندە مینی وەشانەی ئەمریکا جەم نایێتە بۆیان خۆ ئەوی وێتنام شاخاویە بەناتە کوردستان خۆمان دەورەی شەڕی پێشمەرگانە جمهوری ئیسلامی بۆی کە لە بەرامبەر عێراق و لە بەرامبەر پێشمەرگۆ ئەنوا قسەم مینی لە مەناتە کوردستانە خۆمان ڕژانەوە بەداخەوە حیج ئەعلامە خەتەرە لە هیچ منتەقەیەکی چانیە کە بێژێ ئەم منتەقە مین ڕێژە کێڵگەی مینە مەیدانی مینە نایکات ئەوە نمونە ڕۆژانە کۆڵبەرتی هاجێ ڕۆژانە ئەنوا قسە هیچ ئامۆزشێکیش نییە لە کوردەواری خۆمانەیە حکوومەتی ئیسلامی عەمدەن نایکات بۆی کە ئاموزش بە بێژە مەناتقەکە مین ڕێژە هەر چاو لەگە لە خەڵکی ئەهوازی فەقیر مەناتق عەرەب نشین کە عومدەی شەڕەکان یا قورسایی شەڕەکان لەو مەناتقە بووە فاجعەزدا ئەو مەناتقەوە جمهوری ئیسلامی بەحسی ناکە فاجعەز یانێ هەزار ئینسان ساڵانە نەخسی عەز و تیاچن بەم ناڵ بە گەورە بەژن بەم
ئەمانە جا بۆ بوونەوە بەڵێ مەسلەی من مەسلەیەکی جددیە کە بەداخەوە هیچ وڵاتی لە دنیا نییە کە مەسلە ڕایەت کات. پێم خۆشە ئەم پرسیاریشتانە لێ بکەم کاکاوە لە زۆربەی لە پرۆغەربەکان ئەوانەی کە هیوایان ئەوەیە کە وڵاتی وەکو ئامریکا ئیمپریالیستەکان یا رووسیا بین وڵاتی ئێران ڕزگار بکەن لە دەستی گەندەڵێکی وەکو کۆماری ئیسلامیەوە. مێژوو باشتر چیمان پێ ئەڵێت لەم بوارەوە ئەوە ئەگەر چاوێکی لێ بخشێنی وەکو ڕۆژاوە کە لە ئاکامی 11,000 نیرویان لەدەستا لە ئاخرەو کە ئامریکا بەجێ هێشتوتی من پلیسی بینالملل نیم و ئەگەڕێمە دواوە لەو ئاکامە خۆ بینیمان خەڵک تووشی خەڵکی ڕۆژاوە تووشی چەک گرفتێک هاتن خەڵکی سووریە تووشی چەک گرفتێک هاتن ئایا بۆ ئێرانیش هەمچین شتێک ڕوو ئەدات ئەگەر لە ئەگەری شەڕی ئیسرائیل و ئێران و کەیسەهاینە و وەحی شەڕی ئێران و ئیسرائیلە؟ وڵا هەموو کەسێکمانەوە زانی کە حزوری دەوڵەتە سرمایه‌داری یا دەوڵەتە غەربی لە خاوەری ئەمیانە بەپێی مەنافعی درێژماوەی خۆیانە بەپێی مەنافعی اقتصادی و سیاسی خۆیانە بۆ بوونەوە ئەوە ناتوانێت یانە جواب بە نیازی میلیۆنها کەس بێتەوە یانە ئەوان نایەن یانە ئەوان ناجی ئازادی نیین بۆ ئێمە نەفقط ناجی ئازادی نێن فقط ئەوەی کە بەحسە دموکراسی خۆیان دژی دموکراسی دژی ئازادی ئینسانەکان بۆ بوونەوە ڕوخانی ڕژیمی ئیسلامی بۆ دەوڵەتیە سەرمایه‌داری ئەولەویەت نییە ئەوان فقط گەرکیانە دەستێرەژەکانی لە خاوەرمیانە کۆتاکۆن یانە دەستی لەو بەرمەرزەکە و کێشتن بەرمەرزەکە ناوخۆی یانە خەجڵ ناوخۆی کە بۆنەوەگە کەسێ چاوەڕێەوەسە کە ئێمە خەڵک چاوەڕێی وڵاتل دەرەکی بکەین یا وڵاتل خارجی بکەین بۆ ڕوخانی جمهوری ئیسلامی ئەوە تازە و تاریخی تەواو بۆیتە تەجروبەی عێراق ئەومانە پێڵێت تەجروبەی ئەفغانستان ئەومانە پێڵێت تەجروبەی وڵاتی شمال ئەفریقا ئەومانە پێڵ لیبی ئەومان پێڵێکە ئەم وڵاتە لە بۆحرانێکی اقتصادی سەراسەریە گیریان کرێ بۆ ناتوان بێن شرایەتێکی تر وا فراهم بکەنەوە لە ئێرانە جمهوری ئیسلامی ئەوان پێیان خۆش نییە جمهوری ئیسلامی بڕۆخە فعلەن ئەوان جمهوری ئیسلامیان پێویستە هەر جومەرش خاوەرمیانە و بۆحرانی خاوەرمیانە مستەقیما بەسراوە بە جمهوری ئیسلامیەوە یانە ئەگەر جمهوری ئیسلامی نەوێ ئەوان 1% لە تەسلیحاتەکەی چەند خاوەرمیانە نەفرۆشێت چاو لێ بکە ئاماری فرۆشی تەسلیحاتی ئەمریکا بە خاوەرمیانە و ئاماری فرۆشی تەسلیحاتی ئەمریکا بە ئەوروپا هەر قابلە مقایسە نییە ئەنێ مەبەستم چییە چاوترسێنکردنی نیان لە واقع ڕژیمی جمهوری ئیسلامی ڕژیمێکی تەجاوزکارە ڕژیمێکی جەنایەتکارە احتمالی هەیە سریە کاری لەکە بەڵام وەزئێکە لە خاوەرمیانە پێشهاتیە چونە خاوەرمیانە مەکانێکی استراتژیکە ملیۆنها ملیاردها دلار ئەمکانەوە تەسلیحات ئەمریکا لە خاوەرمیان لە وڵاتە غەربی لە خاوەرمیانە فرۆشی فقط بەقادرەوە بەرگی لە جمهوری ئیسلامی بکەن دەپەس ئەوان چۆن تێنوا بکەن ترامپ خۆی ئاخری مصاحبی ترامپ بێژێمە جمهوری ئیسلامی ڕەفیقمانە بەڵام مەگەرمان دەستی بە هینێل ئەتۆمی نەگەیت کێشەمان لەگەڵ جمهوری ئیسلامیانی کێشەیەکی وامە جدیمان لەگەڵ یانێ فقط کاری بە مەسایل ئەتۆمی و نوێی بڕێ کار خۆی بکات و دەستی لە خاوەرمیانە کێشتووە باوەڵا خاوەرمیانە کاری خۆی بکە مەسەلەی ئیسرائیل و جمهوری ئیسلامی جزء مەسەلەکەی جیاوازە ئەمان مەسەلەی شەڕی ئیدئۆلۆژیە لە بینیانە ئەوەی کە جمهوری ئیسلامی 40 ساڵە شعاریەوەسە کە بێ ئیسرائیل نابود کەم ئیسرائیل نە بە جمهوری ئیسلامی نابودەوە نەبێ هیچ کەسە تر نابودەوە ئیسرائیل وڵاتێکە ئەنواوسام پێشرەفتانەوی دەیان ملیۆن ئینسان زندگیەکان وڵاتێکی زۆر پێشکەوتوویە بە لەحاز اقتصادیەوە لەوە بۆنە جمهوری ئیسلامی فقط لە حاڵەت شعارە وەک کەفتەنسان مەسلەی کورد ناموسی یانە بە چەند ساڵەم شعارە لێ بەبوونەوە خەڵکی ئێران یا کوردستان نابێت چاوەڕێی وڵاتە دەرەکی بن ئەنقلاب کاری خەڵکە کاری وڵاتە لە سەرمایه‌داری نییە ئەوان ئێمە تەنیا ڕێگامان بۆ نەجاتی ڕژیمی جمهوری ئیسلامی بۆی کە حکوومەتی ئیسلامی لەسەر کارنامە بۆی کە ژیانێکی باشتر بۆ خەڵک دامیکێ بۆی کەم ڕژیمە هەموو کەسێک دەزانێت ئەم ڕژیمە مەشروعیەتێکی نییە لاو ئەم ڕژیمە خۆیشی ناتوانێت بڕێتە بەرەی شەڕی ئیسرائیلەوە چون شەڕ قدرەت اقتصادی گەرە قدرەت نظامی گەرە قدرەت هەوایی گەرە قدرەت زرێهی گەرەکە و بێجگەلەوە پشتیوانی داخڵی گەرەکە جمهوری ئیسلامی 90% لەو خەڵکە مخالفیە شەڕی چی یا گەرەگی لەگەڵ کام وڵاتە بچێت شەڕەوە یانە مەبەستم چییە وەستمەوە تەنیا ڕێگەی نەجاتی خەڵکی کرێکار و زەحمەتکرد بەدەست جمهوری ئیسلامی انقلابە ئەوە انقلابی ژینا ئەوەی ئیسبات کرد بۆمان کە جمهوری ئیسلامی لەوە یانێ متەزەلزلترە لەوە یانە مۆریە وەکو چۆن خۆڵانێتی مۆریانە خواردیە لەناوە ڕزیاوە جمهوری ئیسلامی
فقط هاش و هوشەکەی ما شعارەکانی ما خودی جمهوری اسلامی ئەوەی بە باشی دەرکرێکە خەڵکی ئێران حکوومەتی اسلامیە نایە بەڵام ئیتر فعلەن شرایەتەکە وازە کە خەڵک یان جمهوری اسلامی سەرکار من بەدڵنیایی و پێتەڵم جمهوری اسلامی بەڕناگایتر ئێستا نازانم یان مێژەکەی یان نەکەی من پرسیارێکم لە ماگەل خۆتان وەکو دوایین وڵی من تەنیا قسەی آخرم وەزە هیوادارم لە هیچ وڵاتێکا شەڕ پێشنێت و هیوادارم ڕۆژێ بە دنیای بێتە پێشەوە کە ئاری لە شەڕ بێت ئەوە ئەیبینیت ئیمڕۆ لە غەزا لە ڕۆژاوای کوردستانە لە ئۆکراینە لە هەموو وڵاتێکە شەڕتیا بێت لە سوودانە بزە سوودان چه خەوەرە فاجعەیەکە لە سوودان خەریکە ڕۆدا هیچ ڕسانەیە بەحسی ناکە تەجاوز بە ژنەکەن لە قبڵی نانەدەن ئەنە منزومەسە بەڕەسمی لە سوودانە شەڕی سوودان یان هیوادارم ڕۆژێ بێت دنیای بێتە پێشەوە نەفەقەت شەڕیتیانەوە هەموو ئەسانی لە ڕەفاه زندگیکەوە بەتایبەت مناڵان و ژنان زۆر سپاس بۆ بەشداربوونت بەم بەرنامەیە قوربانە سپاس کاکبێرسی عزیزان هاتینە کۆتایی بەرنامەی ژیانەوەی ئەم هەفتەیەمان تا چاو پێکەوتنێکی دیکە ماڵاوە دەست و خۆش بێت.